نەخۆشی شەکرا بە یەکێک لە هۆکارەکانی بڕینەوەی پەلەکان دادەنێ لە جیهاندا. ئەگەر تۆ توشبووی نەخۆشی شەکریت و ڕێگاچاری تایبەتت نەگرت بێتە بەر، ئەوە ئەگەرێکی زۆرە هەیە کە یەکێک لە پەلەکانت لەدەست بێت. لەم ڤیدیۆیەدا بۆتان باس دەکەم ئەمە چۆن ڕوئەدات و گرنگترین شت چییە کە ئەبێ بیکەیت. نەخۆشی شەکرا بە دوو ڕێگا زیانەگەێنێ بە پەلەکان. یەکەمیان لە ڕێگەی تەستگبوونەوەی خوێنبەرەکان، دووەمیان لە ڕێگەی نەخۆشی هەستە دەمارەکان. نەخۆشی خوێنبەرەکان لە توشبوانی شەکرەدا ئەبنە هۆی تەستگبوونەوەی بۆریەکانی خوێن. ئەمە شواکات کە ئەگەری توشبوون بە برین لە قاچەکانە زیابێت و ئیلتیهابکردنی ئەم برینانە زۆر درەنگ ساڕێژ بێتەوە. لە هەر کاتێکدا ڕۆشتنی خوێن بۆ قاچەکان کەم بێتەوە، چاکبوونەوەی برینەکان مەحاڵە. نەخۆشی هەستە دەمارەکان بەهۆی بەرزبوونی ڕێژەی شەکر لە خوێندا ئەبێتە هۆی ئەوەی کە هەستکردن بە قاچەکان کەم بێتەوە. نەخۆشی هەستە دەمارەکان واکات کە هەستکردن بە گەرما، سەرما، ئازار یاخود تەنی نامۆ کەم بێتەوە. ئەمەش جارێکی کە ئەبێتە هۆی ئەوەی کە ئەگەری توشبوون بە برین لە قاچەکاندا زیاد کات بێ ئەوەی تۆ هەستت بە خۆت کرد بێ. ئەم خاڵانە ئەبنە هۆی ئەوەی کە نەخۆشانی شەکرا تووشی گانگرین و هەوکردنی قاچەکان بن یاخود ڕەشبوونەوە و مردنی قاچەکان. لەو کاتانەی کە قاچەکان تووشی گانگرین ئەبن، پزیشکان ناچارە بن کە بەشێک لە قاچەکە لابرن یاخود پەلەکە ببڕنەوە بۆ ئەوەی مەترسی لەسەر ژیانی نەخۆشەکە کەم بێتەوە. ئێستا پێتان دەڵێم گرنگترین شت چییە کە ئەبێت توشبوانی شەکرە بیکەن بۆ پارێزگاریکردن لە قاچەکانیان. یەکەم، کۆنتڕۆڵکردنی ڕێژەی شەکر لە خوێندا کە پێویستە کات بە بەردەوام چاودێری ڕێژەی شەکر لە خوێندا بکرێت لە ڕێگەی فەحسی سێمانگی و هەروەها بە بەکارهێنانی چارەسەری پێویست لەلایەن پزیشکانی پسپۆری شەکرەوە. دووەم، لە ڕێگەی گۆڕینی شێوازی ژیانت بۆ ژیانێکی تەندروست. لە ڕێگەی خۆراکی تەندروست، وەرزشی بەردەوام ئەتوانی خۆپارێزی بکەیت، کەواتە کلیلی چارەسەری قاچی شەکرە خۆپاراستنە. ئەگەر تۆ نەخۆشی شەکرەت هەیە، بەردەوام ئازارت هەیە لە پێیەکانتان، لە کاتی ڕۆشندا کێشەت هەیە یاخود هەستەکەی برین لە قاچەکان تا دروست بووە، پێویستە سەردانی کلینیکی تایبەت بە نەشتەرگەری بۆریەکانی خوێن بکەیت، ئەگەر تەنها بۆ یەک جاریش بێت، بۆ ئەوەی دڵنیا بیتەوە لە ڕۆشتنی خوێن بۆ قاچەکانت.